بە بڕای من ئیسلامی سیاسی شکستی هێناوە لە کوردستان و تەنها دەستیان بە کڵاوەکەی سەری خۆیانەوە گرتووە و ئەم ڕۆژانشە کەسێک کە یعنی لە شخصیەتە کۆنەکان ئیسلامی سیاسیە کەڵێ ئەوان تەواو بوون و هیچی دعایەکیان نەماوە خۆیان قسەی خۆیانانی بۆیە من پێم وایە بەپێی واقع گە دیقەت بە ئێستا تەنها چاویان لەوەیە کە مەسەن چەند دەنگێ بێن و کورسێکی پەرلەمانی و بەعزێک مدیر عامیان هەبێت لەو بابەتانە لەوە زیاتر ئیدعایەکیان نەماوە بەڵام مەسەلەن یعنی یەکێتی پارتی خۆیان کۆنەپەرستی داڵەکەن مەسەن لە ڕێگەی دەستگرتن بە دین کۆنەپەرستی کۆمەڵایەتی هەتا ڕێزگرتن لە یعنی تونکردنەوە تۆقکردنەوەی کۆنەپەرستی کۆمەڵایەتی ها ئەخلاقاتی دواکەوتوانەی عەشیرەتی و مەسەلەن بە ناوی بەهاکانی کوردەواری و کە هەر جۆرە کرانەوەیەک هەر جۆرە تەمەدونێک بە پێچەوانەی نەکرێت تا مەسەن لەماوە پێشوە کچێک لەسەر ماتۆڕ بووی هاتن ئەمان هێنا و ینی محکەمەی بکەن ینی تەسەوەر کە مە چی جەریمەیەکی کردووە ئەم ژنە ئەم کچە بەڵام لە کاتێکا مەسەن کەسێک جەریما کە خەڵکە کوژێ کەسێک لێ ناپرسێ ناڵە پشتی چاو برۆیە بەبەسم ینی خودی دەسەڵات دەکەوێت لە ڕێگەی کۆنەپەرستی دینی کۆنەپەرستی کوردایەتی و مەسەلەن کۆنەپەرستی ساڵ بکات و ئۆپۆزیسیۆنش بەڕای من لەما کەمی نەکردووە مەسەن ئۆپۆزیسیۆن دیقەت بە تەلەڤیزیۆنەکەی شاسوور عەبدولواحید تەلەڤیزیۆنێکی تایبەتیدانەوە بەس بۆ بڵاوکردنەوەی بینباوەڕی ئیسلامی بۆیە هەر ئەم ئینانەن یعنی من پێم وایە کە هەر خودی ئەم ناسیۆنالیزمی کوردەیە کە دەزەگرێتەوە بەڕەچێتەوە بەڕای من ئیسلامی سیاسی و فرسەتەی نییە